لاولێر توشبوون بە شێرپەنجە ڕووی لە زیادبوون کردووە. نەخۆشخانەی نانەکەلیش دەڵێت ئەم ئاوهەوا و ژینگە پیسەی هەولێر بەشێکی هۆکارەکەیە. لە سلێمانیش 2 ساڵە تالاسیمیا تۆمار نەکراوە. لە گەرمیانیش کێشە خەریکە بۆ ئەو زەویانەی دیاری کراوە بدرێ بە فەرمانبەران دروست دەبێت و ترسیەوەیانێ بکرێت بە پرۆژەی نیشتەجێبوون. ئەمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر ئاشکرای دەکات ژمارەی تۆمارکردنی توشبوانی شێرپەنجە لە هەولێر ڕوو لە زیادبوونە. بەڵام ئەوەش دەڵێت ئەوانەی تۆمار دەکرێت بەشێکیان خەڵکی دەرەوە یاریێمی کوردستانە. دکتۆر هەردی جەواد بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی بە 964 وت ڕۆژانە 200 نەخۆش لە نەخۆشخانەکەیان چارەسەری کیمیایی وەردەگرن و با پێی ئامارەکانیش لە سەدا 30 نەخۆشەکان خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقن. هەروەها دانی پێدادەنێت ڕۆژانە کەیسی نوێ لە نەخۆشخانەکەیان دەخەوێندرێن بۆ ئەوەی چارەسەریان بۆ بکرێت. یەکێک لە هۆکارەکانیش پیسبوونی ژینگە و هەوای هەولێرە کە بە مەترسیەکی گەورە دادەنرێت. هەروەها نەیشاردەوە کە ئاماری توشبوانی شێرپەنجە ڕووی لە زیادبوونە و ئەوشێک لەوانش کە لە نەخۆشخانەی نانەکەلی چارەسەر وەردەگرن منداڵن. ئەماژەی بەوەش کرد ئێستا لە 4 سنتەر لە شاری هەولێر توشبوانی شێرپەنجە چارەسەر وەردەگرن و نەخۆشخانەیەکی دیکەش بۆ چارەسەری توشبوان دروست دەکرێت. هەواڵی زۆربوونی توشبوانی شێرپەنجە ناخۆش و ترسناکە، بەڵام بە هەواڵێکی خۆشیشتان پێ بڵێم ماوەی 2 ساڵە هیچ توشبوویەکی تالاسیمیا لە نەخۆشخانەکانی سلێمانی تۆمار نەکراون. کۆچەرکەریم سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیا دەڵێت پلانەکانیان سەرکەوتوو بووە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی. 1380 توشبووی تالاسیمیا هەیە. لەو ژمارەیە 350 توشبوویان لە ناو شاری سلێمانیدان و بەردەوام پێویستیان بخوێنە. کۆچەرکەریم بۆ 964 وتی هەندێک توشبوو لە یەک مانگدا 2 تا 3 جار خوێن وەردەگرن و حاڵەتی ئاسایش لە مانگێکدا 1 بوتڵ خوێن وەردەگرن. هەروەها دەڵێت بەهۆی ئەو پلان و بەرنامەی دایان ناوە بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی تالاسیمیا و ئەو هۆشیاریەی لەسەری بڵاوی دەکرێتەوە. لە هەردوو ساڵی 2023 و 2024 لە ناو سنتەری شاری سلێمانی هیچ توشبوویەکی نوێی تالاسیمیا تۆمار نەکراوە. کێشەی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە سلێمانی و ئیدارەی گەرمیان وا بە ئاسانی کۆتایی نایەت و ئەوە تا گرتن و زیندانیکردنیشی بەسەر داهات. ئەم بارەیەوە سەرچاوەیەک لە ئاسایشی سلێمانی بە 964 وت لە گردبوونەوەکەی دوێنێ ژمارەیەک لە خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان تونند و توژیان دژی پۆلیسی چالاکیە مەدەنیەکان ئەنجام داوە و هێرشیان کردوتە سەر. دەشڵێت لە شەوی ڕابردووەوە چەند کەسێکیان دەستگیر کراون و لابارەی دروستبوونی گرژەکانی دوێنێەوە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. سەرچاوەکە دەڵێت تەنیا ئەوانەی دەستگیر کراون کە ئاژاوەیان دروست کردەوە و دەستگیرکردنیشیان لەسەر بڕیاری دادۆر و بەپێی مادەی 10 یاسای خۆپشاندان بووە. ئەو کاتەرە مرۆ بەشێک لە خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکانی گەرمیان گربوونەوە و داوا دەکەن چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە و پشگیری لە خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکانی شاری سلێمانیش دەکەن. 2 پارچە زەوی لە کەلار بۆ دابەشکردن بەسەر فەرمانبەران دیاری کراوە و فەرمانبەرانی چاوەڕێ ئەوەن کارتی زەویەکانیان وەربگرن، بەڵام ئێستا ترسیان هەیە لە قەل و لە کۆتریش بن. ئەمە چۆن؟ ئەو 2 پارچە زەوی دیاری کراون یەکیان دەکەوێتە نزیک سایلۆی کەلار، ئەوی دیکەش دەکەوێتە نزیک گوندی سەید خەلیل. ئاری عزەدین مامۆستایە لە کەلار و بە 964 وت بە دوواداچوونیان کردووە ئەو پارچە زەویەی نزیک سایلۆکە لەلایەن وەبەرهێنەرێکەوە داوا کراوە بۆ ئەوەی بیکات بە پرۆژە و ڕەزامەندیشی پێدراوە. هەروەها دەڵێت زەویەکە شوێنەکەی باشە و نرخی زیاترە، بۆیە بەو شێوەیە چاوی لەسرە بکرێت بە پرۆژێەوە بەرهێنان. بەڵام ئەوەش دەڵێت ئەوان قبوڵی ناکەن و هەموو ڕێگایەکی مەدەنی دەگرنە بەر بۆ بەدەستێنانی مافەکەیان. لە بەرامبەردا سەرۆکی شارەوانی کەلار ئەکرم ساڵح بە 964 وت دڵنیایی دەدەن بە فەرمانبەران ئەو 2 پارچە زەویەی دیاری کراوە و وەک خۆی دابەش دەکرێت بەسەر فەرمانبەران و مامۆستایان و هیچ گۆڕانکاریەک لە شوێنی زەویەکاندا ناکرێت. قسەی خۆشیشی کرد و وتی ئێستا لە قۆناغی نەخشە سازیدان و دوای تەواوکردنی ڕێکارەکان دەست بە دابەشکردنی زەویەکان دەکەن. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە کە ئامارەکانیش زۆر زیادن، ژمارەکانی گەورن. ئاماری بەرگری شارستانی هەرێمە بۆ ئەو ڕووداوانەی ئاگرکەوتنەوە خنکان لە ساڵی 2024 لە هەرێمی کوردستان ڕوویانداوە. بەپێی ئامارەکانی بەرگری شارستانی هەرێم ساڵی ڕابردوو 594 ئۆتۆمبیل سوتاون و نزیکەی 10,000 ئاگرکەوتنەوەش هەبووە کە بەشێکی زۆری ئاگرکەوتنەوەی
پوش و پەلاش بووە. سەرکەوت کاڕەش تەبێژی بەرەوەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم ئەوەی ڕاگەاندۆ ئامارەکانی خستۆتە ڕوو کە ئاگرەکانی سەرجەم پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە پێی ئامارەکان لە هەموو هەرێمی کوردستان لە 2024دا 9904 ئاگر کەوتنەوە هەبووە. لەو ژمارەیە 4755 ئاگریان پوش و پەلاش بوون، ئەوەکانی دیکەی تر بە پێی خانوو بووە، ماڵ بووە، دوکان بووە، شوێنی بازرگانی بووە، سوتاون. لەبارەی ئاماری خنکان لە ئاودا سەرکەوت کاڕەش ئاشکرای کردووە کە لە ساڵی 2024دا 94 کەس خنکاون و 478 کەسیش لە خنکان ڕزگار کراون. باسی لەوە کردووە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سەردانی 85785 شوێن کراوە و ڕێنمایەکانی بەرگری شارستانیان پێگەیاندوون. بەو هیوایە کە ئەم ئامارانە یان نەمێنێت یان بە شێوەیەکی بەرچاو لە ساڵی 2025دا بێتە خوارەوە و هەمووان سەلامەت بن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.